بابەتی پرسی دیبلۆماسیەتی کورد لە دوای جەنگی جیهان یەکەمەوە تا ئەمڕۆ یەکێکە لەو قەیرانانەی زۆر جار سەرکەوتنەکانی بە شکستی نەتەوەیی گۆڕیوە. بۆیە لە دوای ساڵی 2023ەوە کە بەردەوام شاندەکانی هەولێر چوونەتە بەغدا و بەدەیان نوێنەریشان لە پەرلەمان و حکوومەتی ناوەندیدا بەشدار بوون، بەردەوام لە بەرەو پێشبردننی دۆسیە گرنگە نەتەوەیی و نیشتیمانیەکاندا ئەزموونێکی شکست خواردویان پێشکەش کردووە. ئەگەر هەڵخەڵەتان بابەڵەنەکانی مستەفا کەمال ئاتاتورک گەلێک لە ڕۆشنبیرانی کوردی لە خشتەبرد و سیڤەری لێکردنە لۆزان، سپاردنی پرسی کەرکووک بە ئاگربەستێکی 4 ساڵەی دوای بەیاننامەی 11 ئادار، نامەتی ڕێکەوتنامەی شومی 6 ئاداری 1975 بەدوا داهات، سپاردنی کێشەی دیاریکردنی سنوور و دۆسی پێکەوەژیان و چارەنووسی هەرێمی کوردستان بە وەرگرتنی دەستکەوتی مادی و نەبوونی گەرەنتی نێودەوڵەتی بۆی سەرپەرشتی چارەنووسی ڕێکەوتنەکان بکات. گەلی کوردستانی خستە بەردەم گەندەڵی سیاسەتمەدارانێکی شکست خواردوو کە لە پێناوی بەرژەوەندیەک کاتی و حەزبی و مادیەکاندا هەرێمەکان بەو چارەنووسە گەیاندووە کە دۆستە نێودەوڵەتیەکانی کورد بڕوایان وایە ئەم جۆرە حکومڕانیە تەمەنی زۆر کورتە. لە 2023 بەدواوە چەندین هۆکار هەبوون بۆەوەی کاشاندەکانی هەولێر لە بەغدا سەرکەوتوو نەبن، لەوانە لە بریەوەی ڕێکەوتنەکانیان بخەنە چوارچەوەی پرۆتۆکۆلی نێودەوڵەتیەوە و نەتەوەی گرتوەکان و وڵاتانی زلهێز چاودێری بکەن، هەروەکو ئەو ڕێکەوتنەی باشووری سوودان لە ئەبوجا ئەنجامدرا و تا 2011 مۆڵەتی بە خەرتوومدا بۆ ئەوەی کە لە چوارچەوەی پێکەوەژیاندا بتوانێت خواستەکانی گەلی باشوور جێبەجێ بکات. دواتر لە ڕفراندۆمێکدا ئەوە بە سەربەخۆیی کۆتایی هات، ئەمە لە تەیموری خۆرهەڵات و کۆسۆڤۆش دووبارە بووە، بەڵام شاندەکانی هەرێم چونکە خواستەکانیان کاتی و مادی بوون، هەمیشە ڕێکەوتنەکانیان جێبەجێ نەدەکرد، بە تایبەت ئەو بەڵێنانەی لەباری جێڕانەوەی داهاتەکانەوە بوو، حەزیان نەدەکردنەتەوەی گرتوەکان چاودێریان بکات. داخوازیەکان نەتەوەیی و جیۆسیاسی نەبوون، بەو ئەندازەی هەمیشە لە چوارچەوەی بودجەدا کورد دەبوونەوە. بوونی کۆمپانیەکانی نەوت و وزە لە کوردستان و بنکەی هێزی و پەیمانان هەمیشە خوێندنەوەی هەڵی بۆ کراوە کە گوایە هەرێم لە ناوەند دەپارێزن، کە لە دوای ڕێفراندۆمەکەدا دەرکەوت ئەوان نەک هەرێم ناپارێزن بەڵکو چرای سەوزیش بۆ بەغدا هەڵدەکەن. بۆیە ناردنی شاندەکان بۆ بەغدا بەبێ ئامادەیی بۆ جێبەجێکردنی یاساکانی بودجە و ڕێکەوتنەکان و مامەڵەکردنی هەولێر لە چوارچەوەی ئەو دەستورەدا کە بۆ خۆیان دەنگیان لەسەرداوە، ڕوا تا ڕێز لە ئیرادەیگەلی کوردستان نەگرن لە ئیدارەی شەفاف و گێڕانەوەی داهات و بە دامەزراوەیکردنی حکوومەت و هێزی پێشمەرگەدا گفتوگۆکانی بەغدا نەزۆکانە و شکست خواردوو دەبن.